ئەمڕۆ لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە کەمپینی ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی پێشانگایەکی شێوەکاری و 2 کورتە فیلم بۆ پشتیوانیکردنی کەمپینی دژی ژنکوژان نمایش کرد. مێژووی وڵاتانی پێشکەوتووە مێژووی خەباتی ژنان ئەومان پێ ئەڵەیە کە هونەر یەکێکە لە پایە سەرەکیەکانی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژیوە، یەکێکە لە پایە سەرەکیەکانی دەنگ بەرزکردنەوەی چەساوەکان لە کۆمەڵکایە، ئیتر بە هەر گروپێک بێ لە کۆمەڵکایە. هونەر لەبەرەوەی ژنی هونەرمەندیشمان زۆرەوە، هونەر خۆی بۆ خۆی هۆکارێکە بۆ گەیاندنی دەنگی ناڕەزایی و دەنگی ئازارەکانی ژنان. بە باشمانزانی کە ئەمڕۆ تەرخان بکرێ بۆ ئەوەی کە لە ڕێی هونەرەوە ئەنجا سینەما بێ، شێوەکاری بێ، وێنە کێشان بێ، لە ڕێی هونەرەوە ئەمجارە پەیامەکەمان بگەێنین. فیلمی هیدین واتە شارەوەکێکە لە فیلمە بەشداربەکانی ئەمڕۆ کە باز لای کێشی ئەو مناڵانە کاکە بێشوناسن لە کاتێکا کە مناڵێک گێتە دنیاوە کە لە ڕێگەی دەستدرێژیەوە بێ، ئەو مناڵانە بێشوناس و تەنیامێننەوە. ئامانجی ئێمە لە دروستکردنی فیلم یاخود هونەر یەکێک لە میکانیزمانەی کە ئەتوانین پەیام و مەسەجەکانی خۆمانی لێوە ئاراستە بکەین و بتوانین هاوسۆزێکی زیاتر لە دەوری ئەو قەزیانە یاخود ئەو کەیسانە کۆکەینەوە کە وەکو کایی ژنان ئیشی لەسەرە کرێت و لە کۆمەلگایە زۆر پاڵپشتی نییە. بۆیە هونەرێکێکە لە وەسیلەکان کە بتوانین خەمەکانمان بگەێنین، پەیامەکەمان بگەین، هەمان کاتە هاوسۆزێکی زۆر بۆ خۆمان لە دەوری کەیسەکە کۆ بکەینەوە، بۆی بتوانین داکۆکی کارێکی زیاتری لەسەر بکەین و ببێت بە قەزەی گشتی.